ئایندەی عێراق و گومانە قورسەکان نێوماڵی شیعە دەکڵێت. لە گەرمەی کێشمەکێش و گرفت و ئارەشی قورس و هەستیاری ناوچەکە لە نێوان زلهێز و خاوەن ئەتۆم و چەکە قورسەکان دۆخی ناوخۆی عێراقیش دەکڵێت و هەر هێزە و لە ئاوازێک دەخوێنێت و کەس ئامادە نیە مل بۆ داواکاری و خواستی لایەنەکەی تر بدات و دۆخەکە هێور بکاتەوە. کورد دوو بەشی دژبەر و ناکۆکن و دوای 12 کۆبوونەوە و هەوڵ و گوشاری ئەمریکا هێشتا تەنها لەسەر پرسی سەرکۆمار نەگەیشتونەتە هیچ ڕێکەوتنێک و هەریەکە و بەجیا سەرقاڵی لۆبی و دەنگکۆکردنەوەی خۆیەتی و نازانرێت ئەم لێکترازانە تاکوێ دەگات. نێوماڵی سونە خراپترە و حەلبوسی و عیساوی و خەنجەر هەریەکە و لە ئاوازێک دەخوێنێت و هەریەکە و ئاراستەیەکیان گرتووە. دوانیان ڕوە و هەولێر و حەلبوسیش ڕوە و تاران و میلیشا شیعەکان هەنگاو دەگرێت و لەسەر هەموو پۆست و پلە و بەرپرسیارەتەیەک ناکۆک و دوژبرن و کەسیان مل بەوەی تریان نادات و هەر هێزە و داوای زۆرترین پۆستی ناو حکوومەتە نوێیەکە دەکات. نێوماڵی شیعەکان پێکێنەر و هەڵسوڕێنەری 22 ساڵی حکوومەت لە هەمووان ناکۆکتر و پڕگرفتر و ئارێشە و ناکۆکی و قۆڵ یەکبادانن. شیعەکان لەگەڵ ئەوەی وای دەردەخەن کە گوایە کۆک و هاوڕان بەڵام لە ڕاستیدا لە کورد و سونە پەرتەوازەترن و هەڵمی قورسی پلە و پۆستەکان هیچ مەبدەئێکی لەلا نەهێشتونەتەوە و دوور نییە ناکۆکی ئەم جارێ ئەوان بە تەواوی ڕژێم و حکوومەتەکە نەڕوخێنێت. شیعەکان بوونەتە سێ کوتلەی دژبەر و ناکۆک جگەل لە سەدر کە لە دەرەوەی پرۆسی سیاسی تەنها تەماشا دەکات و چاوی لەسەر هەڵەیەک و فرسەتێکە تا تەواوی سیستەمەکە بەسەر نایارەکانیدا بڕوخێنێت. مالکی و عامری و فەیاز بوونەتە بەرەیەکی پەڕگیر و هەر جۆرە دارنووسانێک لەسەر پەیکەری حکوومەتە تازەکە ڕەت دەکەنەوە و تووڕەییان لە سوودانی وای کردووە تەنانەت لە نێو کۆبوونەوەی داخراوی چوارچێوەشدا ئامادە نەبن قسە لەسەر وردەکاریەکان و دابەشکاری پۆست و پلەکان بکەن. هەرچی سوودانی و خەزعەلی و عەبادیشە بە ناچاری بوونەتە بەرە دژبەرەکە و بەرژەوەندی ناچاری پێکەوە گرێی داون و ئەوانیش بە هیچ شێوەیەک ئامادە نین دەستبەرداری داوا و خواستەکانیان بن و پێداگرن لەسەر داواکاریەکانیان. ئەم هەموو ناکۆکیە لەم کاتە سەخت و هەستیاری ناوچەکەدا پێناچێت هەروە سادە و ئاسان حکوومەتێکی بنکەفراوانی لێ دروست بێت و هەروازوو کورسیەکەی سوودانی بدرێتە میراتگری ماڵی شیعەکان. مالکی سەرەڕای تووڕەیی ترامپ و تیمەکەی پێداگرا لەسەر بەدەستهێنانەوەی کورسیەکەی و دەڵێت هەرچی دەبێت با ببێت بەڵام ئامادە نیم ئەو کورسیە بۆ کەسێک جێپێڵم کە یاری بە چارەنووسی وڵاتەکەی بکات. ئەمریکاش پێداگرا کە دەبێت مالکی نەبێتەوە سەرۆکوەزیران و هەر کەسی تریش کە نزیک لە ئێران بێت دەبێت بیریشی لێ نەکاتەوە. ئەمریکیەکان دەڵێن گوێنەدان بە قسەکانمان ئایندەیەکی تەواو تاریکی دەبێت بۆ عێراق. هەڵبەت ئێرانیش هەروە بێدەنگدانە نیشتووە و بەم حاڵە خراپەی وڵاتەکەی تێیکەوتووە بەڵام ئەویش ڤیتۆی خۆی هەیە و بەردەوام وەفدی تاران لە بەغداد و دەیانەوێت حکوومەتە تازەکە جلێک بێت و بەبەری ئەوان دوورا بێت.